بەشێکی تر لە ڕەتکردنەوەی لا إله إلا الله ئەو کەسانن کە ڕەخنە ئەگرن لە ئەحکامە شەرعیەکان، چۆنە بێت دەستی دز ببڕێت، چۆنە بێت ئینسانێک کە خراپەی کردووە ڕەجەم بکرێت، چۆنە بێت پیاوەکەم بیکا بە دوو ژنە، بیکا بە سێ ژنە، بیکا بە چوار ژنە. ئەوانەی کە خۆیان بە ئەهلی ئیمان ئەزانن ئەوان ڕێنادن. ئەگەر ئافرەتێکی پیاوەکەت عادلە مەسرەفت ئەکێشێت ڕێی نادەی ژن بێنێت، سوێن بە ڕەب العالەمین دژی ئاەتی خوا وەستاویت. جا ئافرەت و بەشێک لە دۆستەکان و مافەکانی ئافرەت ئەم قسانیان زۆر پێ ناخۆشە، لایەن ئاساییە هەر ژنێک چوار پیاوی هەبێ، بەڵام پیاوێک بە حەڵاڵی نەچێ زینا بکە، تاوان بکە، هەر ڕۆژۆ قۆڵی ئافرەتێک ڕابکێشێ، هەر لە پێشە ژنەکەی خۆی کەمە بە حساب 10 ساڵە و 15 ساڵە و 30 ساڵە لەگەڵ یایەتی یەکەم کەس و حەیایە بات. ئەزان نەڵێ چی؟ ئەڵێت تۆ کەی پیاویت ژنێنیت، تۆ من تێر ناکەیت، تۆ جنسونی حەیا و شەرەف و کەرامەت یەبا لە کۆمەلگا. ئەمە ژنە خوای گەورە ژنی وا ببڕێونەی دا بە هیچ کەسێک. پیاوەکەت موسڵمانە؟ بەڵێ. ئەحکامی خوای قبوڵە؟ بەڵێ. تۆ بۆ ڕێی نادەیت، پێت ناخۆشە، هەموو ئافرەتێک پێی ناخۆشە تەبعاً، بەڵام تۆ موسڵمانیت، تۆ ئابا لەسەریت، تۆ نیقابیت، تۆ ئەهلی ئیمانی، چۆن ئەبێت بچیت دەستورێک کە دژی ئاەت و قورئان و حەدیسەکەی تۆیە بیگری لە پیاوەکەت شکاتی لێ بکەی، وەڵا ڕێی نادەم ئەنجا غرامەی بکەن، ئەنجا فڵانی بکەن. ئەوە ئیماندارێتیە، ئەوە هەڵوەشانەوەی لا إله إلا الله نییە. بۆ لا إله إلا الله هەرەوەی نوێژ بکەی، هەروەی ڕۆژوو بگری. ئەگەر من دزیم کرد قبوڵم نەبوو دەستم ببڕن کەی ئیماندارم. ئەگەر پیاوێک بە عەقڵی خۆی بێت بەرامبەر بە حکمەکان و ئەحکامەکان شەریعەت بۆ وەسیەتەوە کەی موسڵمانە. ئەلەم کۆمەلگای خۆمانە هەیە چەندێکتان تایە و چەندێک لە دەرەوەی لە مزگەوتەکانی ترا گویان لە مامۆساکانە ئەوانن میراتی خوشکەکانیان خواردووە، بۆ نایدەنێ حسابی بۆ ناکەی. بابە تۆ حساب بۆ کەسێ ناکەی، بەس کۆ خوای پەرۆگا حسابی بۆ کردو حسابی بۆ بکەیت. نایدەم، من حەزم لێی نییە، ئافرەت ڕێزی نییە، ئافرەت حورمەتی نییە، کەسێک خوا حورمەتی لێ نابێت چۆن حورمەتی لێ ناگری. ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم. هیچ کەسێک نییە ڕێز لە ئافرەت بگێ خۆی بەڕێزە، و هەر کەسێک سوکایەتی بە ئافرەت و مافی ئافرەت کات خۆی بێڕێزە. دەبڕۆن دەی بزانن ژن و کچەکانی ئەم وڵاتە لە ئەنجامی ئەوەی کە ئێمە تەطبیقی ئەحکامی شەریعەتیان بۆ ناکەین، سەتەها ڕێکخراو دروست بوون، درۆژ ئەکەن، ئەوان ئەیانەوێت بگەن بە جسمی ئافرەت، بە مافی ئافرەت، هەڵێ گێڕنەوە لە مێردەکەی، لە کوڕەکەی، لە مناڵەکەی، دێها خانە و شوێنی لەشفرۆشیان دروست کردووە. تۆ بۆت نییە بە خێزانەکەت بڵێ وامەکە شکاتت لێکات. دەی تۆ ئەگەر ئافرەتێکی موسڵمانی چۆنە بێ بچتە دەرەوە لە ماڵ؟ لا تخرجوهن من بيوتهن ولا يخرجن. نەتۆ دەریکە نەخۆی دەربچێت. پیاوەکەتە ژنێنە، بۆ ژنێنی ئەڵێ بابە من عیبم چییە؟ جا تۆ ئەگەر عیبت هەبێ پیاوەکەت ژن بێنێ واجبە، ئەڵێ عیبم چییە؟ جا خۆ عیب تەنها حرمەتەن بۆ مەجلیسەکە و بۆ بەڕێستان، خۆ تەنها سەرجێی نییە. پیاوەیە حەزەکە فکریان دەوڵەمەند بێ، حەزەکە مناڵی بێ، حەزەکە لەگەڵ عایلەیەکی ترا تێکەڵ بێت، بۆی نییە. پیاوەش دەسو پێ بەستراوە دووسێ مناڵیەیە، ژنێنەیە، ژنەکەی ڕوا ڕەنگە دوایی لە هەردوو جەژنەکەش ببێت. بۆیە ئەوە جێبەجێ نەکردنی شەرعی خوایە.